سڵاوتان لێبێەوەم کاتتان باش ڕێبار ڕسمانم بەسەر هاتان پێشکەشەکەم لە بەشی یەکەم و دووهەم لەگەڵ تێکۆشەر مەلاشاخی باسی کۆمەڵێت تەوەرمان کرد یەک لەوانە باسی ژیانی خۆی وەکو تێکۆشەرێکی کەرکک لە شاخ و بۆ دواتر لە سەردەمی شاریش و هەروەها لە بەشی دووهەم تایبەت وەستاین لەسەر جینۆسایدی گەلی کورد لەسەر دەستی حرس قەومی واتە لە دوای ساڵی 1963 ئەو چەند مانگەی کە حرس قەومیەکان لە سنووری کەرکک و ناوچەکانی دیکەی کوردستان چەندین قەتل و عام و چەندین جینۆسایدیان دژی خەڵکی کوردستان ئەنجامدا لە هەڵقەی لە بەشی دووهەمی ئەم دیدارەمان لەسەری وەستاین و زۆر قسەمان کرد لەم بەشەی سێهەم لەگەڵ تێکۆشەر و هەروەها نووسەر لە بواری جینۆساید مەلاشاخی لەسەر پرۆسەی ئەنفال دەوەستین چی وەکو شاید حاڵێک خۆی و هەروەها چی وەکو نووسەرێک کە چەندین لێکۆڵینەوە چەندین کتێبی لەو بوارەدا نووسیوە مامۆستا دووبارە بەخێر بیتەوە زۆر سپاس مامۆسام هەڵقەیە تایبەتەکەین بە پرۆسەی ئەنفال پرۆسەی بەدناوی ئەنفال کە کارەساتێکی گەورە بوو بەسەر گەلەکەمان و هەروەها جەنابەت کە لە نێو لە دوای پرۆسەکە و هەروەها لە ناو پرۆسەکەش وەکو پێشمەرگەیەک چەندین شاید حاڵ چەندین بیرەوەریت هەیەوە وەکو شاید حاڵێک وەرتەگرین و هەروەها وەکو نووسەرێک لەو بوارە حەزەکەین بزانین هێکەم پرسیارەوەکەین مامۆسا بەر لە ئەنفال کۆمەڵە پرۆسەی دیکە لە دژی گەلی کوردستان ئەنجام دراوە لەوانە بۆ نمونە قەت و عامکردنی کوردە فەیلەکان و هەروەها کوشتنی بارزانەکان با بڵێن جینۆسایدی بارزانەکان ئایا ئەو دوو پرۆسەیە هیچ پەیوەندیەکی بە پرۆسەی ئەنفالەوە هەیە؟ زۆر سپاس سەرەتا سەری ڕێز و ناوازش بۆ سەرجەم شەیدانی گەلەکەم دانوێنم بە تایبەت شەیدانی جینۆساید لە سەردەمی پاشایەتەوە تا ئەمڕۆ بەنسبەت پەیوەندی بە ئەنجامدانی ئەو تاوانانە چۆن پەیوەندیان بەیەکەوە چییە بەڵێ لە بەرنامەی پێشووە باسی تاوانی حرس قەومیمان کرد ئەگەر ئەو کات کە تاوانی حرس قەومی ئەنجام درا بێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی بەهاتنایەتە جواب ئەو وڵاتانەی باس لە مافی مرۆڤ و لە دیموکراست لە مافی گەلانەکەن ئەگەر بەهاتنایەتە جواب بێگومان لە دوای تاوانی جینۆساید لە سەردەمی حرس قەومی تاوانی دووەم نەئەکرا کە ئەویش ئەو تاوانە بوو بەرامبەر بە کوردە فەیلیەکان کرا لە بەغدا و شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆیە دوای جینۆسایدی کورد لە سەردەمی حرس قەومی کۆمەڵکوژی فەیلیەکان دەستی پێکرد ئەوانەی کوشتیان ئەوانیکیان هەموو بردەسەر سنووری وڵاتانی دەوروبەر بە تایبەت سنووری ئێران و لەوێ لە سەر خاک و جێوشێنی باو باپیرانی خۆیان ڕایانیان گواست ئەو کاتێش دیسان هەر کۆمەڵگەی نێودەوڵەتی نهاتنە جواب بۆیە دوای ئەوە زاتیان کرد دەستیان برد بۆ تاوانی تر تاوانی دواتر کە تاوانی ئەنفالە تاوانی ئەنفالیان ئەنجامدا مامۆسا پرۆسەی با بڵێن جینۆسایدکردنی کوردە فەیلیەکان بە چەند قۆناغ جێبەجێ ئەکرێ و ئەو بڕیارانەی کەەوە ڕژێمی بەعس لە دژی کوردە فەیلیەکان دەریەکەن بۆچی ئەگەڕێتەوە خۆی کوردە فەیلیەکان طبعاً بەشێکی زۆری با بڵین بازاڕی بەغا بە تایبەت شۆڕیجا لەژێ دەستی ئەوانە بوو ئەوان لە ڕووی کۆنتترۆلکردنی بازارەوە توانایکی باشیانە بووە لەگەڵ ئەوەشە زۆربیان شیعەمەسە بوون سەدامژ ئەو کاتە بە بەرنامە هەوڵی ئەدا کە کۆمەڵکوژی ئەو نارانەی خۆی بکە بە تایبەت ئەوانی کە لە ئێران و نێزیک بوون ئەوانی تاوانبار کرد بۆی کە ئەمە سەر بە دەوڵەتی ئێرانین ئیتر چەندین تاوانی یەک لە دوای یەکی دەرحەقیان ئەنجامدا یعنی ئەو تاوانانەی دەرحەق بە فەیلیەکان ئەنجامدرا تاوانی زۆر گەورە بوون یعنی هیچ وایان کەمتر نەبوو لەو تاوانانەی کە لە سەردەمی حرس قەومی ئەنجامدرا بەڵێ لە دوای با بڵێن جینۆسایدی کوردە فەیلیەکان قۆناغێکی دیکە لە جینۆسایدکردنی کوردان دەست پێ ئەکا کە ئەویش جینۆسایدکردنی کوردە بارزانەکانە ئەو پرۆسە هیچ پەیوەندی هەیە بە ئەنفالەوە نا پرۆسەی جینۆسایدی بارزانیەکان جیاوازە
زۆر جار نووسەران هەندێک لە نووسەران یا هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن یا هەندێک خەڵک کە دێن باس لە تاوانێکی جینۆسایی دەکەن یان لە تاوانێکی کۆمەڵکوژی ئەەکەن یەکسەر ئەڵەن یعنی با بڵێن بە ئەنفال ناوی دەبن بۆ نمونە ئەڵێن ئەنفالی بارزانیەکان یان ئەنفالی فەیلیەکان یا ئەنفالی شوێن یانی زۆر تاوان کراوە لە کوردستان بە ئەنفال تاوان ناوی دەبن بەڵام بۆ خۆی لە حقیقەتدا ئەوانە کۆمەڵکوژین ئەنفال شەر کۆمەڵکوژی و جینۆسایدا بەڵام ئەوانە زیان لە دەرەوەی پرۆسی ئەنفالن پرۆسی ئەنفال پرۆسەیەکە لە مدەتێکی زەمەنی دیاریکرا و ئەنجام درراوە ئەوە بۆیە زۆر جیاوازە ینی بڵێن بەرزانیەکان هیچ تاوانێکیان نەبوو هاوڵاتی ئەم نیشتیمان نەبوون جگەرەوەی کە پێشتر لە زێدی با و باپیرانی خوان ڕاجۆزرابوون هێنرابوونە ئۆردوگاکانی قوشتەپە و هەریر و دەشتی دیانە و لە چەند ئۆردوگایەک لە ناوچەی سۆران و لە شارەکانی کوردستان نیشتەجێ کرابوون لە قۆناغی دووەمە زۆر بەنا مرۆڤانە کۆیانیان کردەوە و بردیان لە خواروی عێراق لە نوگرە سەلمان و لە چەند شوێنێکی سەماوە شەیدیان کردن زۆری شەیدکردنەکەژان بەپێ ئەو بەڵگە و دیکۆمنتانەی کە من هەندێک لەسەر چاوە دەسم کەوتووە یا لە هەندێک خەڵک کە ئەو کاتە لە ناو ڕژێمی عێراقا دەست ڕۆیشتوو بوون بیستومانەتەوە بە چەند شێوازێکی زۆر دڕندانە شەیدیان کردن بۆ نمونە مجموعەیەک لە بەرزانیەکانیان بردووە لە دەشتی لەو دەشتایەکەی عەرعەر ئەو هەلیکۆپتەرانەی کە حکوومەتی عێراقی لە وڵاتان وەری ئەگرت بۆ کوردکوشتن سایق تەیارەکان کە لە ئاخر دەرچوونیان لە خولی فڕۆکەوانی ئەیان برد لەو دەشتی بیابانەی عەرعەر 100 بەرزانیان ئەبرد لەو دەشتە بەرڵایەنە کرد یان بڕۆن ئێوە ئازادن بڕۆنەوە بۆ کوردستان کە ئەچوون ئەو دەشتە کۆپتەرەکانیان ئەناردە سەریان و ئیتر ئەو کۆپتەرانە ئەچوون نەوی ئەبوونەوە بەبێتر چەکان پێ نەبوو دیفاع لە خۆیان بکەن یەک لەبانەوە بە دۆشکالیانیان ئەدا و یەک شەیدیانیان نەکرد و لەو دەشتەشان تەرمەکانشان بەجێما و یعنی تۆز و خۆڵ و لمی بیابان دایپۆشین ئەوە جۆرە لە شەیدکردنی بارزانیەکان بوو جۆرێشتر لە شەیدکردنی بارزانیەکان ئەوە بووە کە پێش ئەوەی چەکی چیمیایی دروستکەن بۆ هەڵەبجە و بۆ لە شوێنەکانی تری کوردستان بەکاری بێنن جۆرە تاقیکردنەوەیان لەسەر چۆنێتی کاریگەری ئەو چەکانە لەسەر بارزانیەکان و لەسەر ئەو زیندانیانەی کورد لە خواروی عێراق کرد. بەڵێ مامۆستا با بڵێم بینە سەر پرۆسی ئەنفال پرۆسی ئەنفال بە چ بڕیارێک ئەدرێ و بۆچی ئەنجام ئەدرێ وەکاری ئەنجامدانی ئەنفال لە حقیقەتدا هیچ هۆکارێک نەبوو بڵێن ئەو هۆکارە ڕەنگە بیانوو بێ هەر هۆکارێک ئیستا باز بکرێ لەلایەن نارانی شۆڕشی کوردەوە یان لەلایەن دوژمنانەوە بڵێن ئەمە هۆکار ئەگەر وان نەکرایوانە وەگە لە کەرکووک پێشمەگە لە کەرکووکی نەدایە ئەنفال ناکرا ئەمە هیچی حقیقەت نییە خۆ پێشمەرگە ئەو کاتە لە کەرکووکی نەدا و حرس قەومی کۆمەڵکوژی کرد فەیلەکانیان کۆمەڵکوژ کرد بەرزانیەکانیان کۆمەڵکوژ کرد ئەوانە هەمووی ئەوە سیاسەتێ بوو ینی سیاسەتێکی شۆڤینیستانی دەسەڵاتدارانی ئەو سای عێراق بوو کە دەیانویست بە تایبەت سنووری کەرکووک پارێزگای کەرکووک لە کورد بسێنن و ئەو خاکە پیت و بە پیت و بەرەکەتەی ئەو سەرەتی ژێرزەمینی و سەرزەوینی بۆ خۆیان داگیر بکەن و مەدی تعریب بەپەرە پێ بدەن تا ئەو شوێنی کە خۆیان ئامانجانە بۆیە ئەوان ئەگەر هەرچیە بکرایان نەکرا خۆ پێش ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەعلانی شۆڕشونیە بکە ئەوان دەستیان بە ڕاگواستنی گوندەکان کرد لە سەر سنوور ینی سیاسەتی ڕژێم سیاسەتێکی شۆڤینیانەی ڕەگەزپرستانە بوو بەرامبەر بە پێکهاتەیەکی عێراق بە نەتەوەیەکی عێراق کە نەتەوەی کوردە. مامۆستا پێت وایە مەسەلەن ئەو فکرە قەومی ئەو لایەنە قەومی کەوا لە عێراق حکمی کرۆ قەومیە عەرەبیە هەر کاتێک دەسەڵاتی لەدەست بوو بێ بەشێک لەو پرۆسی ئەنجامداوە بۆ نمونە لە 63 و دواتر لە هەفتاکان و دواتر لە سەرەتای هەشتاکان لە دژی بەرزانەکان و ئەمجا لە کۆتای هەشتاکان لە دژی تەواوی خەڵکی کوردستان کە پرۆسەکانی ئەنفالە یعنی پێت وایە ئەو ڕەوتە قەومیە کە تاکو ئێستاکەش بە جۆرە لە جۆرەکان لە عێراق ماوەتەوە ئەم ڕەوتە قەومیە ئەمە مەترسیدار نییە ئەم ڕەوتە قەومیە ئایا کورد هیچ مەترسیە لەسەر کورد نەماوە لە ئێستادا بۆ دووبارە بوون ئەو حەزەکەم جارێ لە سەرەتا بگەڕێنەوە بۆ ئەوەی چۆن عملیەکانی ئەنفال چۆن کرا بەڵێ ینی ئەوە گرنگە دوای بینەوەی کە ئێستا ئایا مەترسی هەیە نیە بەنسبەت کۆبوونەوەی مەجلیسی بەناو قیادەی سەورە کۆبوونەوەی ئەکەن بە سەرکردایەتی سەدام حوسێن لەو کۆبوونەوەیەدا بڕیار ئەدەن کە
ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستان بوون بە تایبەت سنووری پارێزگای کەرکووک وە گەرمیان ئەو ناوچانە بە تەواوەتی کۆنتترۆل بکەن بۆ ئەو جێبەجێکردنی ئەو سیاسەتە ئەو با بڵێن ئەو مؤسسەیە ئەو مەجلیسی بەناو قیادەی سەورەیە بە سەرکردایەتی سەدام حوسێن بڕیارێک ئەدەن بە پێی ئەو بڕیارە سەلاحیەتی مطلق دەسەڵاتی ڕەها ئەدەن بە عەلی حەسەن مەجید کە بێتە کوردستان بە بارەگادا بنێ لە یەکێ لەم شارانە بۆ نمونە لە کەرکووک بۆ ئەوی ئەو بەرنامەی ڕاگواستنی گوندەکان و چۆڵکردنی گوندەکان و پرۆسەکانی ئەنفال کە لە بەرنمەیان نەبوو لە دوای ئەوە جێبەجێ بکەن ئیتر ئەو بڕیارە سەلاحیەتی کاملیدا بە عەلی حەسەن مەجید کە نەگەڕێتەوە بۆ جارێکی تر بۆ مەجلیسی قیادەی سەورە و بۆ بڕیارەکانی سەدام حوسێن و بۆ هەر کەسێک خۆی کولفی کول بە بڕ و بکوش هەر خۆی بێ و خۆی هەر بڕیارێکیدا جێبەجێ بکرێت دوای ئەوە یەکسەر کە با بڵێن بارەگا و بنکەیان بۆ جێبەجێکردنی ئەو پیلانیان داڕست بڕیارێکی تریان دەرکرد لە مانجی 6 هەر عینەن عەلی حەسەن مەجید خۆی ئەو بڕیاری دەرکرد مستەشار و سەرنجاشەکانی کۆکردەوە پیانوت ئێوە نابێت داکۆچی لە هیچ کەسێ بکەن نە لە گوندی خۆتان نە لە خزمی خۆتان نە لە هیچ هاوڵاتێکی کورد هەر کەسێ داکۆچی لەم کەسانە بکە بە مخەڕیب لە ناوی ئەدەین و ئەوش سزادێن هەر ڕەشەی لە هەموو ئەو چەکدارانە کرد و لەوێ بڕیارێکیدا ناوچەیەکی فرەوانی لە بنێوانی شاری کەرکووک و هەتا مەخمور و ئەو ناوچەکانی سەکە پێڵێن ناوچە دابڕندراوەکان ئەو ناوچەی بە محەڕەمە ڕاگەیان بڕیاریدا لەو ناوچەیە حج و جوڵێ نەمێنێ یعنی هەموو هێزی ئاسمانی ڕاستپارت هەر جوولێکیان بینی لەو ناوچانە شوان بوو سەپان بوو ڕاوچی بوو سایق تراکتۆر بوو هەرچیە بوو بیکوژن یعنی هەرچی جوڵایەوە بیکوژن ئەوەی ڕوحی لەبەر بوو بیکوژن هێزی زەمینی دەبابە و زرێ پۆش و تۆپخانە و مەشات و هەمووی ڕاستپارت هەرچی جوڵەیەکتان بینی لەو سنوورە دەستیان لێمە پارێزن بەبێ دادگاییکردن بیان کوژن یعنی مەگەڕێنەوە بۆ حاکم و مەحکەمەوەوانە بیان کوژن فعلەن لەو کاتەیە لە سنووری گەرمیانەوە تا ئەچێتە سنووری مەخمور سەدان کەس شوان لای مەڕ گاوان لای گاڕان ئافرەتی کورد لە کاتی نور و ڕێوازکردن سایقی تراکتۆر لە کاتی جووتکردن سایقی لادیەکان کە بە سیارە ئەهاتن بۆ شارەکان بۆ ئەوەی کە پێداویستی خەڵک دابین بکەن و بیگەڕێنەوە بۆ خەڵکەکە لەو سنوورەیە بە سەدان کەسیان شەید کرد بەبێ ئەوەی دادگایان بکەن هەندێکیان هەر لەوێ شەیدیانیان کردن هەندێکیانیان بە دادگا شەید کرد یعنی بە دادگایەکی کارتۆنی و هەندێکیان هەر ئێستش بەبێ دادگای ئەوان هەر کەس شوێنەواریشیان نەما ون کران باشە مامۆستا با بڵێن پرۆسیان فا بە چەند قۆناغ جێبەجێ کرێت دوای ئەوە ئیتر کە هێزی پێشمەرگەی کوردستان تەواو تەنجی بە دەسەڵاتی ڕژێم لە زۆربەی جەپەکانی کوردستان هەڵچنی بوو شەڕی گەورەی قەیوان ماوەت کرا بوو شەڕێکی 100 ڕۆژی بوو حکوومەتی عێراقی لەو شەڕێ ئەتوانی بڵێن شکا بوو شکستی خواردبوو نەی ئەتوانی سەرکردایەتی و بەرەگاکانی یەکێتی نیشتیمانی کۆنتترۆل بکانەیە ئەتوانی ئەو بەرنامەی کە دای نابوو کە سەلاحەتی مطلق درابوو بە عەلی حەسەن مەجید ئەو بەرنامانە وا بە ئاسانی جێبەجێ بکات بۆیە لە کۆبوونەوەی ئەو با بڵێن ئەو ستافی کە عەلی حەسەن مەجید خۆی دای ڕشت بوو لە سەربازگە سەربازیەکان و مستەشارەکان و دەستگاکانی هەواڵگری و هەموو ئەو دەستگایانی کە پەیوەندیدار بوون هەتا ئۆتۆنۆمیە کارتۆنیەکەش بڕیاریاندا کە دەست بە پرۆسەکانی ئەنفال بکەن ئیتر ئەو پرۆسەیە بە 8 قۆناغ تێپەڕی یعنی 8 قۆناغ بوو قۆناغی یەکەم بۆ سەر بارەگاکانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بۆ دۆڵی جافایەتی لە 22 شوبات لە شەدەڵە و لە دابانەوە دەستی پێکرد شەهیدێکی زۆر درازاتر لە 200 پێشمەرگە و هاوڵاتی لە مقاومە و بەرگریکردن لە یەکەم شاڵاوی ئەنفال شەهید بوون خەڵکی ئەو گوندانە خەڵک لە زۆربەی ئەو گوندانی خەمچوغە و سەرمرد و ئەو گوندانەی دەور و دۆڵی جافایەتی هەندێک خەڵک نەیانتوانی خۆیان دەرباسکەن بەرشاڵاوی ئەنفال کەوتن لای مەرگە و لای شارستێن و سێدەر و ئەوانە وەجگەلەوە مەجموعی خەڵکش کە لە کاتی ئینسیحابی هێزی پێشمەرگە کە کشانەوە بەرەو بارەگاکانی سەر سنوور بەداخەوە مەجموعەیە هاوڵاتیش بە فلان ڕەخبوونەوە. بەڵێ
مامۆستا لەو قۆناغانەی ئەنفال وا بزانام لە هەمووی سەختتر ئەنفالی سێمە. ئەجا دوای ئەوە کە ئەو قۆناغیان کۆتایی هێنا بەلاغیان دەرکرد لەوێ لەسەرگەڵ و دوو شێتیان گرت بوو لە بەلاغەکە وتیان دوو سەرکردایەتیمان گرتووە. بەڵێ دوو شێتیان ڕسوڵە شێت و پیاوێتر هەبوو نازم چە جوزیان پێوت خەڵکی سەرگەڵوو بوون پێشمەرگە زۆر خۆشیان ویست هەموو جا پێشمەرگە خواردنیانەدا پیان جگەریادا پیان ئەوانیان شەی گرتبوو بردویانیان لە تەلەڤیزیۆن پیشانیاندا بتوانەوە دوو قیادی سەرکردایەتی یەکێتیمان گرتووە هیچ سەرکردێکی یەکێتی بەدیل نەگیرا. دوای پرۆسەی ئەنفالی یەک پرۆسی ئەنفالی دوو بۆ ناوچەکانی قەرەداغ دەستی پێ کرد. طبعا لە پرۆسی ئەنفالی یەکشا چەکی کیمیایی بەکار هات یعنی ئەوە نەبێ بە تۆپی دوور هاوێژ بە ڕانجیما بە فڕۆکە بە هەموو جۆرە چەکە لە بەرەکانی شەڕ چەکی کیمیایی بەکار هات ئەگەرنا هێزی پێشمەرگی کوردستان ئەو ناوچانی چۆقەت نەدەکرد. بۆیە یعنی تەکنۆلۆژیای سەربازی و بەکارهێنانی چەکی کیمیاوی عاملێکی بەهێز بوو کە ئەو دوژمن لەوێ باڵادەست بە وە ناوچەکە کۆنتترۆل بکە. ئەمجا لە قۆناغی دووەمە لە قراغ عینەن چەکی کیمیاوی لە سەوسێنان و لە چەند شوێنەکە بەکارهێنا لەوێش مجموعەیە پێشمەرگە و هاوڵاتی شێر بوون. بەڵام سەختترین قۆناغی ئەنفالی سێ بوو بۆ ناوچەکانی گەرمیان بوو کە ئەو قۆناغش لە حوتی مانجی چوار دەستی پێ کرد. دیسان لەوێشە لە تازە شار چەکی کیمیایی بەکارهات لەوێش هاوڵاتیەکی زۆر شەهید بوون. پێشمەرگی قارەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شیوعی شەهید بوون لەو شەڕیا خوێنی شەهیدانی یەکێتی و شیوعی تێکەڵ بوون لە شەڕی تازە شار. نابەرامبەری هێز لەوێش دیسان لەبەر ئەوەی حکوومەت هەموو ئیمکانەتی خۆی کۆ کردبووە ئەو هەموو چەکداری هەموو فۆجەکانی کوردستانی لە بادینان و لە سۆران و لە هەموو ناوچەکان هێنابوو. دیسان لەوێش پێشمەرگە بڕیاری کشانەوەیاندا شەید حەمەڕەش بەشێ لە هێزەکە و ئەو هاوڵاتیانەی کە هەنایان بۆ بارەگەکانی پێشمەرگە بردبوو هەموو ئەوانەی پەڕاندەوە بۆ بەری تیپی 22 کەرکک و بۆ بەری قڵاسیەکە و شوان و شێخ بزێنی ئەوە قۆناغی سێم بوو. مامۆستا قۆناغەکانی تر دوای قۆناغی سێم قۆناغی چوارەم دەستی پێکرد لە سەی مانجی پێنج بە کیمیابارانی عسکەر و گۆپتەپە و بەشێک لە چەمی سوورقاوشان و چەمی ڕێزان دەستی پێکرد. لەوێش خەڵکێکی زۆر لە گۆپتەپە و لە عسکەر وانە شەهید بوون. پێشمەرگە بریندار بوو پێشمەرگە شەهید بوو. ئیتر بۆ بەیانیەکەی بۆ ڕۆژی دووەم هێزی مەشات لە هەموو قۆڵەکانە هجومی کرد. یعنی لە ئاڵتون کۆپریەوە بەرەو شێخزێنی خوار و لە شوانەوە بەرەو شێخزێنی خوار و لە تەقتەقەوە بەرەو سێگرتکان و دەشتی کۆیە لە کۆیەوە بۆ منتیقەی خراپە و بۆ منتیقەی حاجی قەڵا و بۆ منتیقەی باخەجنێر و تەکەلتو بۆ بۆ هەموو گوندەکانی بەری ئەو بەری زێ هجوم کرا لەو بەرەوە لە دوکانەوە لە سەرزێوە لە ئاغزلەرەوە لە هەموو قۆڵەکانەوە حکوومەتی عێراقی هێرشی بۆ جێبەجێکردنی ئەنفالی چوار کرد مەقاومە زۆر کرا لە بەس لە دەی مخەڕەس لە بینی مخەڕەس و باغەزنێر 22 پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ مجموعەیەک لە ئەو هێزی بەدر کە هاتبوون جەنابی مامجلال کاتی خۆی نردبیانی بۆ گەرمیان بۆ لای کاک مەحموود سەنگای ئەوان لەوێ ئەوانش نەو شەڕەیە توش بوون هەلیکۆپتەر 6 کەسی لیان شید کرد. ئەو ڕۆژە من بۆ خۆم لەو نێزیکە بووم هەرچەند ئێمە زیەکە بینمان بوو بەڵام بە چاوی خۆم ئەو شەڕەم بینی کە چەند شەڕێکی قورس و کاریگەر بوو ئەو ینی دایان هەلیکۆپتەر و لە هەموو قۆڵەکانەوە قەسی ئەو شوێنە ئەکرا. بەڵێ مامۆستا با بڵێن پرۆسەکانی ئەنفال ئوستاد زیاتر بەشی زۆری بەر ناوچەکانی کەرکک و گەرمیان کەوتووە. گەورەترین تاوان لە سنووری ئەنفالی چوار جگە لە چیما بارەندکردنی گۆپتەپە و عسکەر لە گوندی جەلەمۆرد ئەنجام درا. گوندی جەلەمۆرد 487 کەسی بەرشەڵی ئەنفال کەوت لە ژن و مناڵ و خەڵکی بێچەک. ینی من کاتی خۆیشی زۆرم لەسەر ئەوە یعنی لە گۆباری شەهید لەوانە لەسەری نووسی جەلەمۆرد چۆن ئەنفال کرا. یعنی لە کوردستانە هیچ گوندێک بەقەت جەلەمۆرد زەرمەند نەبووە. ئەنجا قۆناغەکانی تری ئەنفال بۆ سەر بارگەکانی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆڵی سماقۆڵی و لە منتیقەی سۆران و یعنی مەبەستم دیانە و ڕەوانز و باڵەکایەتی و ئەوانش دەستی پێ کرد. قۆناغ دوای قۆناغ تا ئاخر قۆناغ بۆ بادینان بوو لە بادینانە شەرعینەن چەکی کیمیایی بەکارهات و لەوێش مجموعەیە پێشمەرگەی حزبی شیوعی و پارتی دیموکراتی کوردستان بە چەکی کیمیایی شەهید بوون و لەوێش دیسان تازە شەڕی عێراق ئێرانش ڕاگیرا بوو
لە هەشتی هەشت ئیتر لەوێ تەواو کۆنتترۆلی ئەو سنوورەشان کرد. مامۆستا جەنابەت کۆمەڵێ بابەتت لەسەر ئەنفال نووسیوە و کۆمەڵە کتابەت بە چاپ گەیاندووە. هۆکارەکەی چی ئایا لەبەرەوەی کە خۆت لە ناو پرۆسەکە بووی بە باشە زانی کە لێکۆڵین و لەم بوارانە بکەیت؟ خۆی حقیقەتەن من پێشمەرگە بووم لە شۆڕشی ئەیلول دائیمەن بیرمە کردەوە بەداخەوە، ینی ئەو شۆڕشە گەورەیە ئەو هەموو شەهید و قوربانی ئەو هەموو ئەحداسانە ڕوویدا لە کوردستان لە 61ەوە هەتاکو 75 تا ئەژبەتاڵ ینی دیکۆمنت نەکرا، ئەو تاوانانە تۆمار نەکرا وەکو پێویست کە ڕەنگە ینی شتێک کرابێ، بەڵام ئەوە نەبوو لە ئاستی ئەو قوربانی دانانەی ملەتی کورد کرابێ. بۆیە من بەر لە ئەنفال من خەریکی نووسیر بووم، ئەندام بووم لێچێتی نووسرانی کوردستان، بابەتم ئەنووسی لەسەر گوندە وێران کراوەکان ئەو گوندانی پێش ئەنفال وێران کرابوون، بابەتم ئەنووسی و هەوڵم ئەدا زیاتر ئەو لایەنە ئەدەبیانە ئەو بڵێن ئەو شاعر و نووسرانەی کە بەرهەمەکانیان لە مزگەوتەکان لای فەقێ و مەلاکان بوو دەمزانی گوندەکان لە ئەخیرا ڕژەم نیازی خراپەوە ئەو گوندانە ئەڕوخێنێ و ئەو مزگەوتانە ئەسووتێنێ و بۆیە هەوڵمدا بەشێکی زۆر لەو دەست نووسانە کۆبکەمەوە، پاشان لە گۆڤاری گزنگ و گۆڤاری نووسری کوردستان بڵاویانم کردەوە. دوای ئەنفال کە چوینە بارەگاکانی سە سنوور، ئێمە لەوێ کۆڕێکمان دروست کرد بە ناوی کۆڕی ڕۆشنبیری لاوانی کورد. ئەو کۆڕە پەیوەندی بە هیچ حزبێکەوە نەبوو، ئەندامی حزبەکانی تیابوو، یەکێتی تیابوو، پارتی تیابوو، شوعی تیابوو، سۆسیالیستی، ئەو نووسەر و ڕووناکبیرانەی کە کۆڕەکان دروست کرد. من بۆ خۆم لە دەستەی باڵای کۆڕەکە و مەسئولی ڕاگەاندنی کۆڕەکەش بووم. ئێمە توانیمان چەند ژمارەیەکی گۆڤاری کرمانز دەربکەین و چەند کۆڕێ بکەین و چەند یادی ئەنفال بکەینەوە لە دوای ئەنفال. من ئەلەو کاتە ئیتر بڕیارمدا ناوە ئەو بیرەوەریانی کە هەمە لەسەر تاوانەکانی ئەنفال تۆماریان بکەم و لە داهاتووە بیان کەم مەکتب. دواتریش کە ڕاپەڕین بوو گەڕاینەوە کوردستان، ئیتر من وەکو وەفایەک بۆ ئەو خەڵکانی کە هاوڕێمون بەر شاڵاوی ئەنفال کەوتبوون ئەبوو بڕۆمە گوندەکەیان و بچمە سەر کەلاوە خانوەکانیان و سەری ڕێز و نەوازش بۆ یادیاندا بنوێنم و ئەوانەی کە بڵێن ئەوانەی کە کەسوکارشیان مابوو، هیوا هەبوو دایکێکی پیری مابوو، هیوا بوو پیرەمێردێکی باوکی مابوو، هیوا هەبوو خوشکێکی مابوو، بڕیارمدا کە سەردانی یەک ئەوەی کە بتوانم ئەلۆ سنووری کە پێشمەرگە بوومە سەردانیان بکەم و گویان لێ ڕابگرم و وەکو شایەت حاڵ بیرەوەرەکانیان بنووسمەوە. لە ئەخیرا ئیتر ئەوە بوو بڕیارمدا کە ئەوە بکەم بە کتێب. یەکەم کتێبم کتێبی ئەنفالی خەڵخەڵان بوو، طبعا ئەوە وەکو کتێب، بەڵام من پێش ئەوە وەکو شعر سێ نامیلکەم چاپ کرده بوو لەسەر ئەنفال. یەک بە ناوی داستانی ئاوارەی کە شعرێکی دووری درێژی خۆم بوو لەسەر تاوانی ئەنفالی 4 چیم دیبوو بە شعر دەرم بڕی بوو. ئی دووەم شیوەنێ بۆ ڕەندی خان بوو کە ئەویش باسی چیمابارانی گۆپتەپە و ئەو شوێنی کە چیماباران کرا لە خوار ئاوایەکۆ پیاڵان ڕەندی خان. و کتێبێکی سێم بە ناوی ئەنفال و شۆڕەبی. من ئەو سێ نامیلکەم پێشتر وەکو بە زمانی ئەدەبی باسم لە تاوانی ئەنفال کردبوو، بەڵام ئەم جارە بڕیارمدا کتێبەکانم بە شێوازێکی تر بێ. لەگەڵ چەند نووسەرێک ئیتیفاقمان کرد، لەوانە یەکێ لەوانە لەتی فاتح فەرز بوو، یەکێ لەوانە عارف قوربانی بوو، چەند برادرێکی نووسەر بوون لە گەرمیان. بڕیارماندا کە کارەکان دابەشکەین، هەریەکمان لە مەجالێکە هەوڵدەین تەخصص وەربگرین. من بڕیارمدا ئامار بکەم، چونکە ئیمکانیەتم هەبوو بڕۆم گوند بە گوند بگەڕێم، توانای جەسەدی و ئانەشم باش بوو. بۆیە من بڕیارمدا بۆ ئەنفالی 4 خۆم ئۆردوگا بە ئۆردوگا، شار بە شار، گوند بە گوند ئەوانەی کە ئاوادان بوونەتەوە، ماڵ بە ماڵ، تاک بە تاک، بە دوای ئەوەیە بگەڕێم کە بە هەموو ئەنفال کراوەکان ناویان تۆمار بکەم، ناوی سیانی موالیدیان و بۆ هەر گوندێ فایلێکم دروست کرد. ئەو بۆ ئەو کتێبەی لێ بەرهەم هات بە ناوی ئەنفالی خەڵخەڵان. بۆش ناونا ئەنفالی خەڵخەڵان لەبەرەوەی ئەگەر ئەنفالەکە لە سنووری دەشتی کۆیە بوو، لە سنووری خڵاسێوکە بوو، لە سنووری شوان بوو، لە سنووری شێخوزێنی بوو، لە چەند ناوچەیەک بوو، ناکرا ئەنفالەکە کتێبەکە بە ناوی یەکێ لە ناوچەکانەوە ناو بنێم. بۆیە مرکزی هێرشی عێراقی لە هەموو قۆڵەکانەوە بە ئاراستەی شاخی خەڵخەڵان و چای خەڵخەڵان بوو، بۆیە ناوی کتێبەکەمنا ئەنفالی خەڵخەڵان. ئەوە یەکەم بەرهەمم بوو. کارێکەوە تۆ ئێوە ئەیکەن وەکو چی وەکو نووسەر وەکو خۆت و ئەو نووسەرە بەڕێزانەی کە ناویان تێنا، ئەمە کارێکی خۆبەخشانەی خۆتانە. ئایا هیچ سنتەرێک هەیە کە ئیشی لێکۆڵینەوە و کۆکردنەوەی دۆکۆمنت ئەو کاتی ئێمە کە دەستمان بەم کارە کرد،
نە حکوومەت ڕایسپاردبووین نە کەس هاوکاری کردبووین من کە دەستم پێکرد هێشتا حکوومەت تشکیل نەبوو هێشتا انتخاباتی پەرلەمانی کوردستان نەکرابوو کە من دەستم بە نووسینەوەی ئەو کتێبی یەکەم کرد ئیتر دوای ئەوە ئەمە ئەو کتێبانەمان زۆر ینی من کتێبی ئەنفالی خەڵخەڵانم بە 3 زمان چاپ کرد 5,000 دانە ئەوە لە چاپخانەی شێرازاد هەورامی یەکێتی نیشتیمانی کوردستان چاپی کرد بە زمانی عەرەبی ناردم هەموو ساڵێکە حەجاج ئەڕۆشتم بۆ حەج 100 نوسخەیەکەم ئەنارد بۆ ئەو حاجیانی وڵاتانی ئیسلامی کە داهاتن بۆ ئەوێ بۆی بزان ستاوانێ دەرحەق کراوە هەموو بۆ قونسڵخانەکان و سەفارەتەکان و بۆ ئەحزابی عێراقی و سووری و بۆ حتا بە PDF ئەم نارد بۆ ماڵپەڕە جیهانیەکان بۆ ماڵپەڕە عەرەبیەکانی وڵاتانی میسر و لوبنان و سووریا و لە زۆر شوێنە ئەو کتێبەی من دابەزی لەو سای توشتانە بۆی ئەو تاوانە بە هەموو دنیا بناسێنم جگە لەوە دوو چاپی ئینگلیزیم کرد 2000 بە ئینگلیزی چاپم کرد هەر هەمان کتێب ئەو کتێب بە ئینگلیزیەکەش هەر وەفدێک ئەهاتن لە وڵاتانی ئەوروپی و لە جیهانەوە کە داهاتنە کوردستان بە تایبەت ڕێکخراوەکان لەو کتێبە ئەمدانێ یەکی لە ئامانجەکانی ئەنفال تواننەوەی شۆڕش بوو تۆ وەکو پێشمەرگەیەکی ئەو سەردەمە ئایا ئەنفال بۆ هۆی هەڵوەشانەوەی شۆڕش خۆی ئەمە لە پێشمەرگاتی ئەمانوت پێشمەرگە و ملت وەکو ماسی و ئاوان ئەنی ئەمە لە زۆر کۆڕ و کۆبوونەوە کە جەماوەر کۆبوونەوەمانە کرد باسی ئەو پەیوەندیە کاریگەرەمانە کرد لە نێوان هێزی پێشمەرگە و جەماوەر ڕژەم ویستی لەوێەوە بۆی بێت کە ئێمە لەگەڵ جەماوەر لێکدا بڕێ ئیتر کە گوندەکانی ڕوخان کە ئەنفالی کرد ئەو ملەتەی هەموو لە ئۆردوگاکانی کۆکردەوە لە ئۆردوگاکانی کوردستان ئامانجی ئەوە بوو کە ئەو چۆن ماسی لە ئاوی لێ ئەبڕی هێزی پێشمەرگەش کۆتایی بێ بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بڕیاری مانەوەیدا و پێشمەرگەکان لە سەرانسەری کوردستان بە پارتیزانی مانەوە بە تایبەت پێشمەرگەکانی سنووری گەرمیان و کەرکووک پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبی شیوعی عێراقی مقاومەیان زۆر کرد هەم لە سەردەمی ئەنفال و هەم لە دوای ئەنفالش بەڵێ مامۆستا دەنگۆیەک هەیە زۆر جا ئەیبیسینەوە ئێمە لە دەم خەڵکێک ئیتر نازانین تا چەندی ڕاستە بەڕێزت وەکو شاید حاڵێکی ئەو سەردەمەی ئەنفال ئایا هیچ ڕێگری ئەکرا لە خەڵک لەوەی کەوا ڕەو بکە چونکە زۆر جا باس لەوە ئەکرێ هەندێک کەس هەیە باس لەوە کاکە بەشێک لە شۆڕش ڕێگەیان لە خەڵکە کرد کە ڕەو ئەوە ئەنفال من ئەوەی کە خۆم بینیمە ئەوەی کە خۆم ینی ئاگادارم ئێمە ئەو ڕۆژی کە چمەبەرانی گۆپتەپە کرا من کادر بووم لە هەم کادری جەماوەری بووم هەم ڕابری سیاسی کەرتێک لە تیپی ویستویەکی کەرکووک بووم کۆبوونەوەمان کرد چی بکەین لە دەی پەڵکانە کۆبووینەوە فەرماندە عسکەریەکان و کادیرە سیاسیەکان بەیەکەوە کۆبووینەوە ئەو دەنگۆیەمان بیست لەوێ ینی شەفەوی بیستمان هیچ بروسکێکمان بۆ نەهاتبوو هیچ نامێکشمان بۆ نەهاتبوو بڵێ ڕێگام مەدەن بە خەڵک بەڵام ناو کۆبوونەوەکە باسکرا وتیان ئەوە دەنگۆیەکی وا هەیە کە لە هەندێک شوێن بە خەڵکیان گوتووە مەڕۆن ڕێیتان چییە من لە ناو کۆبوونەوەکە هەڵسان گوتم من مخالیفم لەگەڵ ئەگەر ڕێیەکی واش هەبێ من دژی ئەو ڕێیم ئێمە وا بە باشە زانین خەڵک ئاگادارکەینەوە خەڵک تەبلیغکەین ماڵ بە ماڵ دێ بەدێ بە خەڵک بڵێن ژن و مناڵ و ئەوەی کە مقاومەی بۆ ناکرێت دووری خەنەوە بیخەنە دەرەوەی بازنەی ئەو چونکە ئێمە معلوماتمان عینی ڕۆژ بۆ هات کە لە چەند خۆڵەوە هجوومەکرێ هەموو قۆڵەکان بۆ ئێمە تهدید کرا هێزەکان لە چۆ تەحشر کراوە کۆکراوەتەوە و نیازی ئەنفالی چوار بۆ چۆچۆیە بۆیە بڕیارماندا کە خەڵک بەرینە دەرەوەی بازنەی ئەو هێرشە فعلا بڕیارەکە لەوێ پەسەند کرا فەرماندەی کرد وەستا سابیر فەرماندەی کرد کاک سەرباز ئەو فەرماندەی کردانی کە لەوێ بوون وتیان ئێمە هەموو هێزی خۆمانش ئەخینە توانای کادیرەکان بڕۆن خەڵک ئاگادارکەنەوە و سیارە وشتیان بۆمان دابین کرد ئێمە لە جادەی تەق کەرکووکەوە تا ئاڵتون کۆپری ئەو گوندانەمان ئاگادار کردەوە ئەوەندی کە دەستمان پێگەی و ئەمانتوانی بە شەرتێک لە ئاسمان کۆپتەر ئەگەڕا ئێمە ژیانی خۆمان خسەمە ترسێەوە گوندەکانمان تەبلیغ کرد کە هەر کەس ئازایە فریاکەوێ ماڵ و مناڵ و کەسی خۆی دەرباز بکە بەڵام من شخصی خۆم یعنی یەکێ بووم لەوانەیە ماڵ و مناڵی خۆم پێش خەڵک نەنارد ئاخر کەڵک کە لە زێ پەڕێەوە عائیلەی دەرباز کرد سعادیەکی شەو هەندێک لە کەسوکارەکەی خۆم و لە عائیلەکەی خۆم بوو لەگەڵ چەند پێشمەرگەیەکە بە کەڵەکەکە ئەوەندە زۆر سوار بوو بووین تا ناوقەتمان کەڵەکە چوو بەژێر ئاوەکەەوە ئاو هاتبووە پشتێنەمان زێژ زۆر بەردرابەوە لە ئەخیری لە کاتی پەڕینەوەیە ئەگەر وەستا سابیر نەبووایە ئەو خۆی زیندووە احتیمالە لەم بەرنامەی جوێی لەبێ ئەگەر ئەو فریان نەکەوتایە ئێمە خۆمان و ماڵ و مناڵمان ئەخنکاین
چکە کەڵەکەکە ئەچوە شوێنێکەوە جێژەن بوو و غەرقە بووین و ئەخەنکاین بەڵام مۆسا سابیر وەکو پڵنگ خۆی هەڵدا و قۆڵی بەدارێکەوە لول کرد و پەتی کەڵەکەکەی لە دارەکە گرێدا و دوو کەس دەبان کەڵەکەکە مەلەوانە ئەزانی و لە ئێمە باشتر بوون ئەو دوو کەسە دابەزین و بەپەلا کەڵەکەکان هێنایە بندارەکەەوە و هەرجاری یەکێکیان ئەیانگەیان دەرەوەی ئاوەکە یعنی زۆر بەڕێزارەت ئەوە آخر کەڵک بوو کە ئێمە پێیپەڕینەوە بڕوا بکە ینی ئەمە ئەو ڕۆژەی کە ئێمە ئەو خەڵکی سنووری شێخزنی خوارومان دەرباز کرد شەید ئاوات فەرماندەی کرد بوو بە کەرتەکەیەوە لە سنووری شەوجێ ڕووپەڵکانە و دەرمانە و ئەو گوندانە خەڵکی پەڕانەوە بۆ بەری سێگرتکان و سێکانی و ئەوانە شەید ئاکۆسوور و کاک سەرباز و ئەوانە هێزەکان کرد بۆ دوو بەشەوە بەشێکی ئەچوو شەڕی ئەکرد هێزەکەی دوژمنی ئەشکان بەشێکی کەڵەکەکانی ئەگواستەوە چکە ئەو کەڵەکەی کە خەڵکمان پێ ئەبردا و بەرۆزیەکەەوە زۆر بوو لەو بەرەوکە ئەگەڕایەوە لە شوێنی خۆی نەیەتوانی دەرچوو دەبا بچوە لە خوارتە دەرچێ لەوێ بایە بەهشت پێشمەگە ئەو کەڵەکەیان بخە سەر شانیان بیان هێنایە ئەو شوێنەی کە لێوە ئەتوانین خەڵکە پەڕێنینەوە ینی بەو حاڵە ئێمە ئەو شەوە سەدان عائیلەمان پەڕاندەوە لە مردن ڕزگاران کرد بۆیە من بە بەڵگە ئیسەلمێنم کە نەک شۆڕ ڕێگر نەبووە لە ئەوەی کە خەڵک بڕوا بەڵکو هاندەر و پشتیوان و یارمەتی دەرێکی ینی بە شارازیەوە ئەڵم ئێمە نەبووینایە ئەوەی بەسەر جەلەمۆرد هات ئەوەی بەسەر هەندێک گوندی سەرەوە هات کە فریای دەرباز بوو دەکەوتن ئەو ناوچەی سنووری کردی یەکی ساڵیش بە هەمان شێوە زەرمەندە بوو. بەڵێ مامۆستا مادەم باسی سنووری با بڵێن شەخ بزێنی و شوێنانت کرد باسی سنووری گەرمیانیش بکەین ینی لە گەرمیان پرۆسەکە زۆر بە قورسی کەوتەوە بە تایبەت ڕۆڵی خراپی جاش و مستەشار و با بڵێن فۆجە خەفیفەکان زۆر باسەکرێکە گوایە تەنانەت دیعایەوەیان کرد و بووگە ڕژێم نایان کوژێ بەڵکو ڕژێمەیان بە زەویان پێدا لە ناو شارەکان نیشتە جیانەکە ڕۆڵی خراپی جاش و فۆجە خەفیفەکان لە گەرمیان چۆن لە گەرمیان درێخیان نەکرد بڕۆ بکە ئەگەر جاش نەبووایە ئەگەر خیانەت نەبووایە سوپای عراقی قەت ئەو هاشارەزای ئەو دۆڵ و چەم و ئەو شوێنە سڕانی کوردستان نەبوو و نەشی ئەتوانی بە ئاسانی بیگاتێ بەڵام زیاتر لە 200 فەوجی جاش بووبوونە پێش قەرەوڵ و کەواسووری بەردەم لەشکری داژەکەر و دۆڵ بە دۆڵ و ئەشکەوت بە ئەشکەوت و شاخ بە شاخ ئەگەڕان بۆی کە خەڵک بگرن و تەسلیمی بکەن یعنی خیانەتێک کرا قەت حەقی نەبوو ئەو خەڵکانی ئەو خیانەتە گەوریان کردووە لیان بوو بردرێ حەقی لێبوردنیان ئێستش من بۆ خۆمە کوونوسەرێک لەبواری جینۆسایت ئەوەندە ئەو تاوانە بە گەورازانم داوا لە سەرکردایەتی حیزبەکانی کوردستان دەکەم ئەوان وەکو حیزب ئەگەر خۆش بوونا حەقی ئەویان نییە لە باتی میلەت لە باتی قانون لە باتی مافی مرۆڤ لەو تاوانبارانە خۆش بن حەقە بدرێنە دادگا هەموو ئەوانە حەقە بدرێنە دادگا ئەوانەی کە بەشداری پرۆسی ئەنفاریان کردووە ئەگەر کورد ئەگەر سەرانی ڕژێم کە ماون لە وڵاتانی ئەوروپی و لە عێراقا باشە مامۆستا لە دوای ئەنفال پێشمەرگە درێژە بە شۆڕشەداتەوە چۆن درێژە بە شۆڕشەداتەوە لە کاتێکدا دێهاتەکان هەر هەمووی کە با بڵێن سەرچاوی بژێوی و هەروەها هێز و با بڵێن هەموو لانکەی پێشمەرگایەتی بوون چۆن درێژیان بە پێشمەرگایەتی خۆی پارتیزانەکان هەمویان بە یەک شێواز نەمانەوە سەرەتا لە سەرەتای بڵین کە قۆناغەکانی ئەنفال کۆتایی هاتە شتەکەی لە هەر مەرحەلەیەکی ئەنفالە بە بۆ نەبڵین لە منتیقەی ئەنفالی یەک مەجموعەی خەڵکمانەوە بە پارتیزانی لە قۆناغی دوو لە قەرەداغ مەجموعەی خەڵکمانەوە بە پارتیزانی لە ئەنفالی سێ لە گەرمیان مەجموعەیە فەرماندە و پێشمەرگی قارەمانمانەوە بە پارتیزانی یعنی چۆڵیان نەکرد تەنها ئەوانە چۆڵیان کە ناوچەکە کە ژن و مناڵیان لەگەڵ خۆیان هێنا بۆ دەرەوەی بازنەی هێرشەکە لە ئەنفالی سێش بە هەمان شێوە ئەوانەی کە عایلە و خەڵکیان برد بۆ دەرەوەی بازنەکە دوایی هاتنەوە گەڕانەوە سنوورەکە بە پارتیزانیمانەوە بەڵام دواتر کە وەزعەکە زۆر سەخت بوو ئەنی من بۆ خۆم لە بیرمە لە دوای ئەنفال کەماینەوە ئێمە لە سنووری کەرکووک خواردن نەبوو بیخۆین ئەچوین لە جێی گوندە ڕووخاوەکان بە دوای کۆنە کەنووی ئارد و بە دوای فەردە برنجی کۆن و تەنەکە ڕۆنی کۆن و بە دوای خواردنی کۆنی بەسەرچوو ئەگەڕین یا بەجێماوە ئەگەڕین کە جاش نەیدۆزی بۆ تاڵانیکە ئەوانەمان ئێهێنا پێی بژێن ئەگەر ئەوە نەبووە هەر یەکەمان وەکو ڕاوچی یا دەلاسیکمان پێبوو یان تۆڕی ماسیمان پیا کرد بوو یا مەسەلەن قولابی ماسیمان هەبوو ئیتر باڵندەمان ئەکۆشت اینجا ماسیمان ڕاوە کرد اینجا
من بۆ نمونە ینی وەکو نمونە بۆت باسەکەم من وانانم ئەکرد بڕاو کە هیچ کابانێکی ماڵی ئێستا ناتوانن ئەوانان دروستکەن بۆ خۆم ینی بە تیرۆک نانی هەورامی دروستە کرد جارێکیان لە بیرمە لەسەر ساز نانم ئەبرژان نانەکە لە کاتی برژانە خاڵی سوورسووری گەورە گەورە پیا ئەبوو لەسەر سینیەک لەسەر سازەکە یەک لە پێشمەکان یونیڤرسیتی کاگمە لە ئەو خاڵە سوورانە چییە لە نانەکە دروستە بێ من ئەمزانی چییە بەو بتم ئەوە لە حەمعەجینە وتی لە حەمعەجین چیە مامۆستا نەیبیست بوو حەمعەجین پێشمەرگەکە بڵێن خەڵکی شار نەبوو بزانێ حەمعەجین چییە وتم دوای پێتەڵم تەمان ئەو نێزانی ئەوە کرم بوون لە ناو ئاردەکەیە کرمەکان کە ئەبرشان ئەتەقین و ئیتر خوێنەکەی دابەشە بۆ سەر کولێرەکە و ئێمە ئەمان خواردو بەبێ ئەوەی کە جۆ بدەینێ بڵێن ئەمە بۆ تەندروستیمان باش نییە یان من بەسەر بۆ نمونە کاتێک گەڕاینەوە بۆ بارگاکانی سەرکردایەتی بڕۆین خواردن نەبوو لەگەڵ خۆمانە بیبین ئێمە تەنەکەی نۆکمان پیا کرد نۆکەکەمان کوڵان بەسەر پێشمەرگەکانە هەفتە کەس بووین دابەشم کرد هەریەکی زەمزەمیە نۆکمدا پێیان کە بتوانین ماوەی 10 ڕۆژ 15 ڕۆژ بەو نۆکە ڕێگا بکەین و بژین بۆ ئەوی لە برستانە برین ئەنجا توانیمان بگەینە قەندیل لەشتان ساغ بێ مامۆستا ئێستا کە تۆ وابزانم وەک نووسەرێکی بواری جینۆساید بەشداری کۆمەڵێ کۆنگرە و هەروەها کۆمەڵێک کۆنفرانست کردووە ئەو کۆنفرانسانەی کە لە دەروی وڵات بەشداریت کرۆتیدا چی بوون و هەروە ئەو هەوڵانە چۆنن بۆ ناساندنی ئەنفال من دوای چاپکردنی ئەو کتێبانە بە زمانی ئینگلیزی بەتایبەت ئینگلیزیەکان کاریگەریان زۆر بۆ ئەو گەیشتە کتێبخانەکانی زۆربەی وڵاتانی ئەوروپی من ناردە مەسەلەن بۆ نمونە بۆ کتێبخانە گشتیەکانی وڵاتانی ئەوروپی دیارە من ناسرام کە لە بواری جینۆسایدا ئەنووسم بۆیە من دوو جار لە ڕێگای ئەو ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی کە کوردەکانی ئەوروپا دروستیان کردبوو داواتنامەم بۆ هات کە بەشداری بکەم لەو کۆنگرە و کۆنفرانسانەی کە لەسەر جینۆسایدی کوردستان دەکرێن یەکەم جار لە ساڵی 2015 لە لاهای بەشداریم کرد لە مؤتمر حەزر الأسلحة الكيميائية لەوێ ئەو کۆنگرەی بوو بۆ قەدەغکردنی شتێکی کیمیایی من بەشداریم کرد 194 وڵاتی دنیا بتیا بەشدار بوون بەڵام حکوومەتی کوردستان کەسی نەناردبوو کەس نوێنەری کوردستانی لێ نەبوو ئێمە خۆمان لە خۆمانەوە من داوەتنامە بۆ هاتوو و لەسەر ئەرکی خۆشم ڕۆیشتم 50 نسخە لە کتێبە ئینگلیزیەکەم برد لەگەڵ 250 سیدیم برد کە هەموو کتێبەکە بە زمانی عەربی و کوردی و ئینگلیزینا ئەو سیدیانە بوو فلکسێکم کردبوو بۆ گۆبتەپە ئەو پەیکەری هاوار و گۆرستانەکەی گۆبتەپەی تیابوو ئەوەم برد لەگەڵ خۆما لەگەڵ ئەو هەڤاڵەکانم کە مەجموعەیەک کەس بووین بە یەکەوە چوین لەوێ بەشداری ئەو کۆنفرانسەما ئەو مؤتەمەرەمان کرد من لەوێ زۆر هەوڵمدا کە ئێمەش وەکو هێرۆشێما وەکو شاری سەردەشت وەکو ئەو وڵاتانی ترکە کۆمەڵکوش بابلەن جینۆساید کراون ئێمەش جەناحێکمان هەبێ بۆی شتەکانی خۆمای لێ حرسکەین وتیان ئێوە چکە دەوڵاتین ڕێتان نادن بۆیە من ناچار بووم پەنام برد بۆ ئیعتسام و بۆ جۆرە لەمانگرتن لەبەر دەرگای هۆڵی مؤتەمەرەکە بە ناچاری دوو پۆلیس هاتن لەگەڵ مەسئولێکی ئیداری هۆڵەکە وتیان تۆ داواکاری چییە من تەرجیمێکم لەگەڵ بوو وتم یا ڕێنادەم کەس بچێتە ژوورەوە یا هەموو ئەبێ بەسەر پشتی من ناتێپەڕێ یا ئەبێ ئێمەش وەکو نەتەوەیەکی جینۆساید کرا و جەناحێکمان هەبێ بۆیە بە ناچاری هاتن لە پاڵ هێرۆشێما و لە بینی هێرۆشەما و سەردەشت جەناحێکیان لە شوێنێکیان بۆ ئێمە دیاری کرد و مێز و کورسی و ئەویان دانا و فلکسەکەمان لە قەت دیوارەکەدا کوتا و کتێبەکانماندانە و هەموو ئەو وەفدانەی وڵاتانی دنیا کە داهاتن بۆ کۆنگرەکە بەر لەوەی بچنە ناو قاعەوە داهاتن ئەوەی جانتای پێ وایە کتێبێک مەداپی ئەوەی جانتای پێ نەبووایە سیدێک مەداپی و پرسیارشی ئەکرد ئەمە گۆبتەپە چییە هەڵەبجە چییە یعنی هەندێکیان هەڵبجیان بیست و زۆریان بەڵام زۆریان گۆبتەپە و سەوسێنان و منتیقەی بالیسان و ئەوانیان نەبیست و ئێمە هینێکمان کردبوو بە شتێکمان نووسی بوو بە ئینگلیزی نسخێکمان دەدای دەستیان ئەمانەت ئەمە تەفاسیلی تاوانەکە ئیتر ئێمە لەوێ بەشداریی کاریگەرمان کرد لەو کۆنگرەیە و جاری دووەمش لە هەی هەر لە ساڵی 2010 بۆ محکەمەی جینایی دەولی داوات کرام لەوێش دیسان من لە پانێڵێکا بەشداریم کرد لەگەڵ کاک عەلی سیاسی و مەجموعەی لە نووسەر لە بواری جینۆساید لەوێ من بەشەکەی خۆم بابەتەکەی خۆم تەرخان کردبوو بۆ تاوانەکانی حرس قەومی لەوێ قسەم کرد لەسەر ئەوە بووە هەوێنێک بۆ کتێبەکەم لە داهاتوە ئەوە جگەلەوەی لە گەڕانەوەمان لە دوای هەردوو کۆنگرەکە ئێمە چەند وڵاتێکی ئەوروپی مامەسە کردەوە کۆمەڵە گۆڤار و ڕۆژنامە و ئەوانەمان بینی مقابلەمان لەگەڵا کرد من لەگەڵ گەورەترین ڕۆژنامەی فینلەندی بابەتێکم لەسەر ئەو تاوانانەی جینۆساید لە کوردستان کرا مقابلەیەکم کرد لە لاپەڕێ زیاتری ئەو ڕۆژنامەی گرتبوو و پاشان خۆیان
کە هاتمەوە کوردستان پێ نوسخان بۆ ناردم ئێستا لە ئەرشیفی خۆمە هەمە. مامۆستا سەبارەت بە گۆڕە بە کۆمەڵەکان چی کراوە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کەوا لێرە و لەوێ جار بەجار دەدۆزرێنەوە بە تایبەت لە باشووری عێراق تا چەند جێگای دڵخۆشکەرە یعنی ئایا یعنی ئەوە با بڵێن ئەو گۆڕە بە کۆمەڵانەوە بزانام هەمووی چەندانەیە کە دۆزراوەوە ئایا هیچ هەوڵێکی بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانیان فال بڕۆ بکە تا ئێستا کەس نازانێت گۆڕە بە کۆمەڵەکان ژمارەیان چەندە بەڵام بەپێی ئەو ئیحسایی کراوە بەپێی ئەوی تەمان یاسایەکەش دەرچوە لە عێراق بۆ گۆڕە بە کۆمەڵەکان بەپێی ئەوەی کە ئێستا لە بەردەسایە زیاتر لە 200 گۆڕی بە کۆمەڵ هەر لە سووری سەماوە هەیە کە زۆربەی ئەتوانین بڵێن 98 ئەو گۆڕە بە کۆمەڵانە هی کووردە یعنی هی ئەنفال کراوەکانە یا هی پێشتر هی بەرزانیەکانە ئەو گۆڕانە تا ئێستا بەشێکی کەم لە بەرزانیەکان هێنرانەوە و بەشێکی کەمش ینی چەند عەدەدێکی کەم لە سنووری ئەنفال هاتوۆتەوە لە مۆنومنتی گۆبتەپە و چەمچەماڵ مۆنومنتیامەکرا لە گەرمیان بۆیان کراوە بەڵام ئەتوانین بڵێن لە چاو ئاستی ئەو قوربانی کە دراوە شتێکی زۆر کەم کراوە ینی بۆ نمونە من باسەکەم ئەوە زیاتر نزیک 2 ساڵە بێ 170 ڕوفاتی ئەنفالی چوار ئەو شوێنی کە من کتێبەکەم لەسەر نووسیوە 171 ڕوفات هێنراوەتەوە وا لە نەخۆشخانەیەکن لە بەغا لە توبعەدلیەکەن لە ناو تەختە ڕەفەیە دانراون تەنها ئێسک و پرووسکن تا ئێستا نەهاتن ینی ئەوە وەزارەتی شەهیدانی کوردستان ئەزانێ دەستگاکانی عێراق ئەزانن ئەمانە خەڵکی کوێن ینی من بۆ خۆم هەندێک معلوماتم دەستکەوتووە بەشە لەو شەهیدانە خەڵکی منتیقەی شێخ حوسێنین بەشێکیان خەڵک منتیقەی قەڵاسێوکەن ینی هی سماقەی تایە گوندی سماقە هی گوندیکانی هەنزیر و گەڵناغا جوانی تایە ینی هی جەلەمۆردی تایە هەویان دۆزراوەتەوە لەگەڵ ڕفاتەکەیە هی گەرمیانش لە شوێنێکی تر دۆزراوەتەوە ینی ئەمانە من پەیوەندیم کرد لە ڕێی تەلیفۆنیەوە بە وەزیری عەدل کاک خالی شوانی داوام لێ کرد تکام لێ کرد وتم تکا ئەەکەم من وەکو نووسێکی جونسایی وەکو هاوڕێکی خۆت تکا ئەەکەم کە هیممەت بکەن ئەو ڕفاتانە بە تاکەی لێ بمێنێ بیان گەڕێنەوە بۆ کەسوکاریان با کەسوکاریان دڵنیا بن بە لە شوێنێکە بەڕێزەوە بە مەراسیمێک بیان نێژین بەداخەوە تا ئێستا ینی حکوومەتی عێراقی نەوەکو پێویست بە دەنگ داواکاریەکانی ئەمەوە هاتووە ڕوفاتی بڵێن گۆڕە بە کۆمەڵەکان هەڵبداتەوە و ڕوفاتی شەیدەکانمان بێنەوە و لە مۆنمنتەکانی ینی بۆ نمونە ئەوانەی کە سنووری لە سنووری کەرکووک نێزیکن با لە تۆبزەوە مۆنمنتێکان بۆ بکەن و لەوێ بیان نێژین ئەوانەی کە لە چەمچەماڵ و حوزی چەمچەماڵ نێزیکن لە گەرمیانن لەوێ بنێژن ئەوانەی خەڵکی منتیقەی ڕزگاری و منتیقەی لای کەلار و کفری و دەربەنی خانن با لە گەرمیان بنێژێن ئەوانەی خەڵکی سنووری کۆی و قەڵاسیەکەن با لە سنووری خۆیان بنێژێن بە ئەوانەی خەڵکی بادینانن با بدێنەوە سنووری نێزیکی کەسوکارەکەی خۆیان بنێژێن با فحس بکرێ بۆ کەسوکاری ئەیان بۆ بکرێ بۆی بزان ئەمە سەر بۆ نمونە من مامۆژنی خۆم کە ئێستا لە حیاتایە و تەمەنی زۆر گەورەیە ینی خوا تەمەن درێژەکە بەڵام چی ئەڵێ چەند ساڵی کە ئەمێنێ کچەکەی و مەجموعەیە مناڵیان ئەنفالە تا ئێستا هیچ دەستگایەکی نە حکوومەتی عێراقی نە حکوومەتی کوردستان نهاتووە فەحسی خوێنی لێوەربگرێن یان نمونەیەک لەو سمپڵێک لەو دیN ئەی وەربگرێ ئەگەر خۆشی نەما لە داهاتووە کە ئێسقانی ئێسک و پرووسکی ئەنفالەکانیان هێنایەوە بۆی بزانین ئەمە کوێیە ینی بۆ ئەناسرێنەوە خۆ بەچی ئەناسرێتەوە لەو 170ەکە من بەدوری نازانێت چێکیان ئامۆزاکەی من بێ بەڵام کەس ئەمە ناکە ینی ئەمە خۆی ئەمە ماڵوێرانەکە لێرە ئەوەیە ئێمە گۆڕە بە کۆمەڵەکانمان هەڵنادەنەوە ڕفاتەکانیان ناهێننەوە قەرەبووی ئەنفالکراوەکان ناکەن مۆنومنتەکان وەکو پێویست خزمەت ناکرێ یعنی بە جینۆساید تا ئێستا وەکو ڕاستە لە پەرلەمانی عێراق ڕاستە لە هەندێک شوێنە بە جینۆساید ناساندراوە بەڵام تا ئێستا لەبەرەوە عێراق ئەندام نییە لە محکەمەی جینایی دەولی تا ئێستا وەکو دادگای باڵای تاوانەکان ئەنفالی بە جینۆساید نەناساندووە ئێمە داوا ئەکەین لەم منبەرەوە ئێستا لێرەوە من داواکەم لە وەزیری عەدل لەسەر کۆمار لە وەزیرە کوردەکان من حەقم بە حیزبایەتیەوە نییە ئەمە مەسەلەیەکی نەتەوەی و نیشتیمانیە داوایان لێ ئەەکەم هەموو ئەو حیزبانەی لە کوردستان ئێستا لە بەغا پۆستیان هەیە قسەیان ئەڕوا دەسەڵاتدارانی عێراق بینن داوایان لێ بکەن کەوا عێراق با بێتە ئەندام لە محکەمەی جینایی دەولی بۆ ئەوی کە بتواندرێ
لەو ڕێوە ئەنجا یعنی ئەنفال بە جینۆساید ئەناسێندرێ. بەڵێ مامۆستا لەم سێ بەشەیە ماندوومان کردی دەست خۆش بێ و خامەت ڕەنگین بێ و هیوای بەردەوامیت بۆ خوازین بۆ ئەو کارە جوانانەی کە من بەشێکی زۆر لەو کتێبانەتم بینی لێکۆڵینەوەی بەپێزن لەسەر بواری ئەنفال لەسەر بواری جینۆساید. خۆشحاڵ بووین ئەم سێڵقەیە کە لەگەڵ جەنابتە هەروەها یاد و یادەوەری جەنابتمان بۆ مێژوو تۆمار کرد. ئەگەر شتێکت هەیە لە کۆتایە من لە کۆتاییە ئەوەی هەمە ئەوەیە داوای لێبردن لە کەسکاری ئەنفال و شەیدەکان نەکەم لە هەم هەرش قۆناغی ئەنفال کە من ناتوانم لە بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی باس لەم تاوانە گەورێ بکەم. ڕەنگە سەدان ئەحداثە بێ من لە بیرمە کە دەکرێت لێرە باسی بکەن فریان ناکەم باسکەم یەک قەوسێکم بدەیت یەک نمونەی بچکۆڵە باسەکەم نمونەیەکی بچکۆڵە. ئەفسەرێکی عێراقی ئەڵێ من کاتێک کە مناڵ و ژن و مناڵی ئەوانمان لە تۆپزاوەوە گواستەوە بۆ خواری و عێراق لە منتیقەی سەماوە مناڵە باوشی بەڕان ما کرد. مناڵێکی بچکۆلە کچ بوو باوشی بەڕان ما کرد عەرەبی نازانی وتم ها چیتەوێ وتی دەستی درێژ کرد بۆ پێی چەپی نعلێکی سوور لە پێی چەپی بوو دەسەکەی تری درێژ کرد بۆ پێەکەی تری یعنی نعلەکەی ترم بزر بووە. تی من سەربازەکەم با کرد وتم بڕۆبی دۆزەوە بووی ناو سیارەکە ڕەنگە بەجێما بێت وتی چوو ناو سیارەکە نعلەکەی بۆ دۆزیەوە هێنای مناڵەکە زۆر کەیفیات پێ ئەکەنی وتی من زگم پێستا ئەوە نازانێ پاش دەقەی تر چیە بەسەر دێ. وتی دوای ئەوەی کە گول لە باران کرا لە ناو چاڵێکا و بە شۆفەڵ خۆڵ کرایە بە سەڵیانە بە سەریانە وتی من چوومە سەر ئەوی بزانم هیچ کەسێ بە دەرەوەیە بە دەرەوە نییە هەمویان خۆڵبان کراون ئەڵێ هەردوو تاکە نعلی مناڵەکەم بینی لەسەر بانی خۆڵەکە کەوتبوونە بانەوە و خۆشی کەوتوە ژێر خۆڵەکەەوە ئەڵێ لەو ڕۆژەوە هەتا ئێستا لە حیاتام بچمە بازار یەک تاک نعل ببینم من کریارم بۆ حادسەیە. ئەمە هەزاران داستانی وا هەیە کە دەکرێت قسەی لەسەر بکەیت. مەڵە مامۆستا لێبوردنەکەین کە دڵتەنگ بووی مامۆستا. بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ تۆ مامۆستا زۆر سپاس کە ماندوومان کردی. دیارە ئازارەکە زۆر بەسوەیە ئازاری ئەنفال بە تایبەت بەڕێزت کە کاری زۆرەکەی لەم بوارە هیوای بەردەوامیت بۆ خوازین دەست خۆش بێ خامەت ڕەنگین بێ. زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک. بەڵێ بەڕێزان خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان لەگەڵ بەڕێز تێکۆشەر مەلا شاخی نووسەر لە بواری جینۆساید تا دیدار و بەسەرکردنەوەی کەسایەتیەکانی دیکە بۆ شایەت حاڵیان لەسەر ڕووداوەکانی کەرکووک و کوردستان و عێراق بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ.